برێز مستەفا هەجری لێپرسراوی گشتی حیزب دموکراتی کوردستانی ئێران بەخێر بێن بۆ ئستودیۆی ئەمریکا. زۆر سپاسان دەکەم. کاک مستەفا وەک دەستپێک حەزەکەم باسی ئەم سەفەرەتان بکەین. دەزانم بەڕێستان چەند جارێکی هاتووی ئەمریکاتان کردووە وەک زۆر لە ڕێبەرانی حیزبەکانی تریشکە هاتوون بۆ دیپلۆماسی و چاوپێکەوتنی شتیوە. حەزەکەم بزانم ئەم چاوپێکەوتنەی ئێستاتان تایبەتمەندیەکی هەیە بەنسبەتی ئەوان ڕاکانی پێشوو، چون لە هەندێک جێگان نووسرا بوو کە وەک با بڵێن بانگهێشتی فەرمی کراون لایەنی وەزارەت دەرەوە یا حکوومەتی ئەمریکا یا نا با بڵێن چاوپێکەوتنی تایبەتێکتان بۆ لەم سەفەرەدا. دیارە بۆ سەفەرەکەی من بانگهێشتنی ڕسمی لەلایەن وزارەتی دەرەوە نەبوو، بەڵام لەلایەن یەکێک لە تینکتەنکەکان کە لەسەر مەسایلی کورد دەکۆڵێتەوە بە تایبەتی ئەوەی کە من تاکو ئێستا زانیمەوە بۆ خۆم سەفەرم کردو بۆ یەکەم جار لەسەر مەسەلەی ڕۆژهەڵاتی کوردستان لێکۆڵینەوە دەکات بانگێشت کرابووم، لەسەر بانگێشتنی وان هاتبووم. ئەوەی کە لەو فرسەتەدا بێجگە لەو چاوپێکەوتنە لەگەڵ زۆر شوێنی دیکەش تاکو ئێستا چاوپێکەوتنمان بووە دەگەڕێتەوە سەر ئەو ئاڵوگۆڕانەی کە ئێستا هەم لە ناوچەدا لە خۆرهەڵاتی نێوەڕاستدا هاتوۆتە پێشێ بە تایبەتی دوای شکستێنانی داعش کە من پێم وابێ جارێکی دیکە سیاسەتی خۆرهەڵاتی نێوەڕاست دەنووسرێتەوە. وەزعی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران دوای هاتنە دەری ئەمریکا لە قەراردادی بەرجام کە گەمارۆکانی کە ئەمریکا داینابوو دووبارە دەگەڕێتەوە سەر ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران و بێجگە لەوانە وەزعیەتێکی زۆر بەرچاو لە ئاڵوگۆڕەکان لە نێو کۆمەڵگای ئێراندا کە لە واقعدا لە یەک ساڵی ڕابردوودا پەرەی گرتووە تەظاهرات و مانگرتنەکان و بەو جیاوازیەوە کە خەڵکی ئێران بە پێچەوانەی پێشوو کە چاوەڕوانی ئیسلاحات بوون لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا لەو ڕێپێوان و مانگرتنانەدا دژی ڕژیمی کۆماری ئیسلامی لە کولیەتی خۆیدا دروشم دەدەن و لە واقعدا چاوەڕوانی بۆ پێکێنانی ئاڵوگۆڕ لە کۆماری ئیسلامی ئێراندا بەو جوورەی کە ڕەفۆرمیستەکان دایانویست خەڵک ئەوەی بەگشتی ڕەت کردوێتەوە ئەوانە هەمویان ئەو ئاڵوگۆڕانە بوون کە پێم وابووی ئێستا وەختێکی باشە بۆەوەی کە ئێمە سەردانی ئەمریکا بکەین و لەگەڵ ئەمریکایەکان بیر و ڕای خۆمان بگۆڕینەوە. چەند لە سەفەرەکە چەند لە چاوپێکەوتنەکانتان دەزانم داخراو بووە واتە ڕێگە نەدرا میدیە لەوانە ئێمە تێدا بەشدار بین، ئەمە ینی ئەگەر لەو حەدا کە بتوانن ئاماژەی پێ بدەن ئەمە بەمانای ئەوە بوو کە ئەم چاوپێکەوتنانە دەگوازرایە بۆ پرسانی حکوومەتی ئەمریکا و دەتوانێت کاریگەر بێت لەسەر شێوازی ڕوانینی ئەوان بەگشتی بە ئێران و ئوپۆسیۆنی ئێرانی لەوانە حیزبی کوردستانیەکان. بەڵام من پێم وایە کە ئەو چاوپێکەوتنانە ئەوەی کە ئیشارەتان پێکرد دەگوازرێتەوە بۆ لایەنی دیکەی دەسەڵاتدار و بڕیاردەر لە ئەمریکا لە حکوومەتی ئەمریکادا بۆیە وە هێندێکیان دەواقعدا متالعاتێک بوو بۆ داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان کە احتیمالی ئەوە دەدەم کە نەوعێک بیرکردنەوە لەوەی کە ئێران بەگشتی و ڕۆژهەڵاتی کوردستان لە داهاتوودا دەبێ بە چ شێوازێک بەڕێوە بچن و ئیدارە بکرێن بۆیە داخراو بوونەوە. گەڵ بەرپرسانی ئەمریکایش دیدارتان بۆ لەوانە وەزارەت دەرەوە یا ئەو فرسەتە ناڕەخسا بۆیەوە؟ بەڵێ لەگەڵ وەزارەتی دەرەوەش چاوپێکەوتنمان بووە و هەستان بەوە کرد کە جیاوازیەک هەیە لە شێوازی ڕوانینی ئەوان بە پرسی کوردیا لە بەنسبەتی جارانی پێشوو یان نا. من بەگشتی هەست دەکەم کە جیاوازی هەیە بە پێی ئەو ئەزمونەی کە لە ڕابردوودا بوومە لە چاوپێکەوتنەکان لەگەڵ ئەمریکایەکان چ لە مەنتەقەدا لێرە ئەو جیاوازە لە پێشەمو شتێکدا لەوەدا دەبینم کە ئێستا ئەمریکایەکان زۆر باشتر جۆ لە قسەی ئێمە دەگرن و بە دقت پرسیار دەکەن وەگەوە کە وەکوەوە کە بیان هەوێ هێندێک بڕیاری نوێ بدەن لە پەیوەندی دەگەڵ مەسلەی
ئێران و کۆماری ئیسلامی ئێران ئەو جیاوازێ من ئەو جارە هەستم پێ کردووە. کاک مستەفا هەمیشە و بەحسە بووە کە هەرچەند ئۆپۆزیسیۆنی کوردی چالاک بێ بە نسبەتی لابیکردن لەگەڵ دەسەڵاتە گەورەکان لەوانە ئەمریکا، ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە نیگەرانە بە نسبەتی ئامانجی کۆتایی کورد لە ئێراندا، واتە نیگەرانی لە با بڵێن سربەخۆی خوازی کوردنگانی لە جودابوونەوەی کوردستان لە ئێران دروستکردن دەوڵەتێکی سربەخۆ هەوڵ ئەدا بۆ خۆنساکردنەوە بۆ لاوازکردنی ئەو چالاکیانەی ئێوە. چەند ئەو ئیمکانە بۆ فراهەم بووە کە خواستی واقعی گەلی کورد بگوازنەوە بۆ معناکە ئەو نیگەرانیە کە ڕەنگە ئەمریکا بیوە بە نسبەتیەوە کە ئەگە ئێران با بڵێن بە یەکجاری تێک بچێت بڕوخێت نەفقەت حکوومەتەکەی کۆمەڵی تێک بڕوخی بێتە گرفتێکی تر بۆ ناوچەکە. توانیتانە ئێوە ئەو قسە بگوازنەوە لێرە کەسێکی با بڵێن بیسەری ئەو قسە بێت؟ بڵێ ئەمە ئەوەی کە جۆ لە قسەکانمان دەگرن ئەرزم کردی بە دیقەت یەکێک لە جیاوازەکانی ئەوەیە. ئێمە وەکو حیزبی دموکراتی کوردستانی ئێران و ئەوەندەی کە من شارەزاییم هەیە لە نێو حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی هیچ حیزبێکی جددی نییە کە کار بکە یا بەرنامەی کاری ئەوە بێ بۆ پێکێنانی حکوومەتی سربەخۆ لە کوردستانی ئێران. ئەوەی کە ئێمە داوای دەکەین پێکێنانی ئێرانێکی دموکراتیکی فدراڵە کە لەوێدا هەموو نەتەوەکانی پێک کە کۆمەلگای ئێران پێک دێنن بتوانن لە حکوومەتی خۆجێی بەڕێوە بەرن و لە حکوومەتی فدراڵدا وەکو بڵێن ئەکتەرێک بە پێی قانونێکی ئەساسی دموکراتیک بەشدار بن. یعنی ئێمە دەمانەوێ وەکو شارەوەندێکی ئێرانی بەشدار بین لە بەڕێوەبرنی ئێراندا لە بڕیارداندا وەکو نەتەوەی کورد. منداڵەکانمان بە زمانی زگماک بخوێنن. حکوومەتی خۆجێی ئێمە بە پێی هەڵبژارنێکی دموکراتیک لەسەر داخواز و ویستی خەڵک دیاری بکرێ. یعنی ئێمە ویستومانە ئەو بەرنمەیە بە ئەمریکا و بە شوێنی دیکەش منتەقل بکەین کە ئێمە دروشممان سیاستمان سربەخۆیی نییە. هەتا هێندێک ئێمە یەک ئێتلافمان پێکهێناوە لە نێوان گروپێک لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران بە نێوی ناوەندی سیاسی لەوێشدا هەر ئەو مەبانی سیاسیە تعقیب دەکەین. لە 2005 ئێمە ئێتلافێکی دیکەمان لەگەڵ نوێنەری نەتەوەکانی ئێران دیارە بەشێک لە حیزبەکانی کە نوێنەرایەتی ویست و داخوازی نێتەوەکانی ئێرانی دەکەن وەکو تورکەکانی ئازەربایجان وەکو عەرەبەکان بەلوچەکان بە نێوی کۆنگرێ نێتەوەکانی ئێرانی فێدراڵ دەوێژدا مەبەستمان هەر پێکێنانی ئەو ئێرانی دموکراتیکی فێدراڵەیە. بۆیە من پێم وابێ ئەو تەوەهوماتەی کە هێندێک لە فارسەکانی بڵێن ڕادیکاڵ یا شۆوینیست ئەگەر بتوانم بڵم دایانەوێ ئەو ئیدەیە بەردەستە بکەنەوە و ئەو زێهنیەتە بە لایەنی دیکە بدەن کە کورد دەیەوێت جودا بێتەوە لە ئێران یا دەوڵەتی سربەخۆ پێکبێنێ. ئێستا ئێمە بەرنمەکانمان ئەوە نییە. ئەگەر ڕۆژێکیش بگاتە و مەرحلەی بە ئاشکرا ڕای دەگەێنین. ئەمە ئەو پەیامانمان بە ئەمریکایەکانیش داوە. کەواتە ئەگەریش کورد لەوانە لە یانگرانی خۆتان لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا باسیەوە بکەن کە چیتر ئێمە ناتوانین لەگەڵ ئێرە بەوتەی ئەوان ئێرانی جەماعەت یا فارس یا تورک لە وڵاتێکدا بژین و هیچ ڕێگەیەک نییە بۆ گەیشتنی کورد بە ئامانجەکانی جگە دروستکردن حکومەتی سربەخۆی کورد. ئەوە شعاری سیاست دموکراتی کوردستان ئێران نییە، وەک لە مەرامنامەش تا ناشتی وای تێدا نییە. بە هیچ وەز ئەوە شعاری ئێمە نێ وەکو عەرزم کردی زۆربەی حیزبەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانیش ئەوە دروشمیان نییە. بەڵام ئەگەر وەک پرسیارێک ئەگەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی داوا لە ئێوە بکە بە فەرمی با بڵێن دژایەتی خۆتان لەگەڵ سەربەخۆی ڕابگەێنەوە ئاماژەت ئەدەن بەوە کە ئەمە مافی چارەنووس مافێکی سەرەتاییە یان یا ئامادەن بڵێن کە نایە مەش قبولمانەکە ئێران بەو شێوازە کە هەیە ئەشێ بمێنێتەوە. ئێمە وەک حیزبی دموکراتی کوردستان ئەزە دەکەم
ئێمە دیاریکردنی مافی چارەنووس بۆ هەر نەتەوەیەک بە مافی خۆی دەزانین یەک لەوانە نەتەوەی کووردە بەڵام ئێستا بەرنامەی حیزبی ئێمە ئەوە نییە ئێمە دەمانەوێت لە وەختێک دەڵێن باسی فیدرالیزم دەکەین دەمانەوێت لەو چوارچێوەی ئەو وڵاتەدا بمێنینەوە و وەکو هاوڵاتێک لە بەڕێوەبرنی ئەو وڵاتەدا بەشدار بین نەک وەکو هاوڵاتی دەرەجە دوو چاومان لێ بکەن و بە قەولی فارسەکان دەڵێن بکەوینە حاشیەوە ئەمە دەمانەوێت وەکو هاوڵاتێک لە مەتنی بەحسە سیاسەکانی ئەو وڵاتەدا بین لە بڕیارداندا بە پێی قانون بەشدار بین لە بەڕێوەبردندا و لە مەسئولیتدا مەسئولیتیشمان بە نیسبەتی ئەو وڵاتە دەبێت بە پێی چوارچێوەی قانون ڕعایەتی بکەین کە دەکەوێتە سەرشانمان کەواتە بەگشتی کاک مستەفا من واتە دەگەم کە ئێوە لە بنەڕەتدا دوشمنی خۆتان بە کۆماری ئیسلامی ئێران دەزانن کە جژی چالاکن نە خەڵکی فارس نە خەڵکی تورک نەگەلی فارس نەگەلی تورک نەگەلی عەرەب لە ئێراندا بێگومان ئێمە لەگەڵ ئەوەی کە خەبات دەکەین دژی حکوومەتە ئەو حکوومەتەی کە ئەو مافانەی هەم لە ئێمە زەوت کردووە هەم لە باقینەتەوەکانی دیکەی زەوت کردووە لە هەموو ئازادی خوازانی ئێرانیشی زەوت کردووە ئێمە دەمانەوێت ئەو حکوومەتە نمێنێ و حکوومەتێکی دموکراتیک کە ڕعایەتی حقوقی وەک یەک و یەکسان بۆ هەموو ئێرانیەک بکە کاک مستەفا بۆ گەشتن بەو ئامانجا چەند ئێوە چاوەڕوانی وەرگرتنی یارمەتی لە وڵاتانی دەرەوە دەکەن لەوانە ئەمریکا پێتان وایە کە ئایستا بەهۆی ئەو سیاستە نوێیانە کە ترامپ پەیرەوی دەکا ئەمریکا بەو نوختە گەشتووە کە بەکردەوە یارمەتی ئێوەدا بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران من لە پێشدا دەمەوێت ئەو مەسەلە بەو شکڵە باس بکەم کە ئێمە وەکو حیزبی دموکراتی کوردستانی ئێران پێمان وایە کە پێکێنانی ئاڵوگۆڕ لەو حکوومەتەدا زەختێنان بۆ حکوومەت بۆ حکوومەتە بۆەوەی کە داخوازی خەڵک قبول بکە کە مە پێما وایە قبولی ناکە ئەوە دەگەڕێتەوە سەر شانی خۆمان یعنی ئێمەی کورد لە ڕۆژهەڵاتدا وەزیفەمانە کە بۆ خۆمان کار بکەین بۆ ئەو مەبەستە بەڵام ئەوە بە معنای ئەوەی نییە کە ئەگەر هۆکاری یارمەتی دەر بۆ ئەو مەبەستە لە لاوە بۆ مەفەڕاهەم بێ ئیسفادێ لێ نەکەین بەڵام نەک چاوەڕوانی ئەوە بین کە ئەمریکا یا لایەنێکی دیکە دەبێت بێ حکوومەتی کۆماری ئیسلامی بۆمە بڕوخێنێ یا ئاڵوگۆڕی تێدا پێک بێنێ بۆەوەی کە ئێمە بتوانین کاڵچی لێ وەربگرین ئێمە بە پێی تەجروبەیەکی کە لە ڕابردوودا بوومانە هەم لە ئێراندا هەم لە وڵاتانی دیکەی دراوسێدا پێمان وایە کە هیوا بەستن بەوەی کە لایەنێکی دیکە بێ حکوومەتت بۆ بڕوخێنێ و تۆ بەرێتە دەسەڵات هەڵەیە و سیاستێکی شکست خواردوویە هیوادارم کە کورد هیچ وەخت بیر لەو مەسلەیە نەکاتەوە بەڵام ئەگەر لایەنێکی دیکە بۆ ئەو مەبەستە یارمەتی بدا تەبیعەتەن دەبێ استفادەی لێ بکەین بۆ پێتان وایە ئێستا ئەمریکا بۆ نوختە گەشتووە کە بۆم بەسە یارمەتی ئێوە بدات من پێم وایە بێ کە ئەمریکا بەو نەتیجێ گەیشتووە کە زەخت لەسەر ئێران بکە بۆ ئەوەی کە تاکو ئێستا ئەوەی کە بە ڕسمی ئەعلامی دەکە ئەمریکا بۆ گۆڕینی سیاسەتی ئێرانە کە ئەمە باوەڕمان بەوە نییە بەڵام ئەگەر فەرزەکەمان لەسەرەوەدا بنین کە ئەمریکا بیوێ لەو مەسەلەدا کار بکە و زەخت بخاتە سەر ئێران بۆەوەی کە ئێران لاوااستر بێ ئێران کەم تواناتر بێ حدێقەلی قازانجی بۆ ئێمە کورد ئەوەیە کە مەدانی خەباتێکی باشتر بۆ ئێمە دەرەخسێ ئەوەندەی کە دوژمنەکەی مەکە کۆماری ئیسلامی ئێرانە لاوااستر بێ ئێمە دەتوانین لە لاوازیوی ئیسفادە بکەین خەباتی خۆمان زیاتر پەرە پێ بدەین خەڵکی خۆمان باشتر سازمان بدەین ئەمە بە دوای ئەوەدا دەگەڕێین کەوابوو شەد نییە کە ئەمریکا یا لایەنی دیکە بێ حتمما حکوومەتمان بۆ بڕوخێنێ بەڵام ئەگەر حکوومەت یارمەتی دەربێ بۆەوەی کە لەگەڵ ئێمە بۆەوەی کە ئەو حکوومەتە لاواسر بێ ئەوە بۆ ئێمە مەجالێکی زیاتر دەرەخسێنێ بۆ خەباتەکەمان کاک مستەفا هەندێک گریمانە هەیە کە ئێران بەهۆی ناوەڕۆکی ئایدۆلۆژیکی خۆیەوە سیستمێک نییە کە ئامادە بێ
بگۆڕدرێت یا با بڵین بە شێوازێک لەگەڵ داواکارەکانی ئەمریکادا ڕێک بکەوێت بە پێچوانی کورێ باکووری کە دەتوانێت ڕۆژێک جنێو بە ئەمریکا بدا ڕۆژ دواتە لەغی دابنیشێ ئێران ئەگەر وا بکە لە ناوەڕۆکی خۆیدا تەنانەت ئەو یارمەتی کە ئێستەوەری دەگرێت لە هەندێک لەو خەڵکە لە ئەقلیەتێک لەو خەڵکە ئیتر ئەوەش لە دەست ئەدا و مانای ڕوخانی دەبێت بەڕای ئێوەی کۆماری ئیسلامی لە کۆتایی ئەم گوشارانەی ئەمریکادا لەم خۆ لە نوێی گوشارەکاندا تەسلیمی ئەمریکا دەبێت یان نا تەسلیم نابێت وەم بێت هۆی ئەوە کە ئەمریکا هەنگاوێکی جدی هەڵبگرێت و وەک خۆتان فەرموتان هەلێکی زیاتر بۆ خەڵک و حزبەکان بڕەخسێت. ئەزانی من لەو باوەڕدام کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە پێی ئیدئۆلۆژی چەقبەستووی و دواکەوتوانەی خۆی باوەڕی بە ئاڵوگۆڕ نییە، یعنی ئەو پێی وایە ئەو شتێکە ئەو دەیزانێ سیاسەتێکە ئەو بەڕێوەی دەبا سیاسەتێکی ئاسمانیە و کەس بۆی نییە ڕەخنەی لێ بگرێت چونکە ئەوە باشترین و دروستترینی لە دنیادا و بۆ خۆشیان ناشارنەوەوان پیان وایە بۆ خۆیان لێ هاتووی ئەوەیان هەیە دنیا بەڕێوە برن باوەڕی پێی نییە. بەڵام تەجروبە بۆ ئێمە نیشانی داوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە کات و ساتی حساسدا کە ڕژیمەکەی لە ژێر فشاردا بەرەو ڕوخان دەچێ تەسلیم بووە ئاڵوگۆڕی لە سیاسەتی خۆیدا پێکهێناوە. نمونونەکانی ئێمە لە شەڕی ئێران و عێراقدا دیتمان کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەو هەموو دروشمەیدا ئەو هەموو تێچووی ئینسانی و ئیکۆنۆمی قبول کرد، بەڵام لە ئاخریدا وەختێک کە خومینی متەوەجیهیان کرد کە ئەگەر درێژە بدا حکوومەتەکەی بەرەو ڕوخانە وەک بۆ خۆیان کوتیان جامی زەهری شکستی خواردەوە و قەراردادی ڕێکخراوی نێونەتەوەی لە پەیوەندی دەگەڵ ڕاگررتنی شەڕ قبول کرد. بەرجام نەتیجەی ئەو فشارە بوو کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانی بە چۆک داهێنا وەختێک کە ئەحمەدینیژاد و باقی بەرپرسە پلەدارەکانی ڕژیم هەموو ڕۆژێ بۆ خەڵک باسی وایان دەکرد کە قەراردادەکە بڵین بڕیارەکانی ڕێکخراوی یەکگرتوەکان و ئەمریکا و ئوروپا و ئەوانە کوتە کاغەزن و هیچ ئەرزشیان نییە. وەختێک کە خامنەی متەوەجێ بوو کە بەو دروشمانە وڵاتی بۆ بەڕێوە ناچێ و ئابوووریەکەی وێران بووە بەبێەوەی کە ئەحمەدینیژاد کەوتمی سەر کۆمار بوو ئاگادار بێ نوێنەری جگە باوەڕی خۆی ناردە ئەمان و لەگەڵ ئەمریکایەکان پەیوەندی گرت و لەوێرا دەستپێکی تەسلیمبوونی ئێران دەستی پێکرد و لە ئاخریشدا بەرجامی ئیمزا کرد کەوا بوو ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ پاراستنی حکوومەتەکەی زۆر ڕاحەت درۆ دەکا چونکە ئوسوولەن باوەڕی بە نەوعێک درۆی شەرعەیە کە بخۆیان پێی دەڵێن تەقیە و دووەم زیاتر لە ئێران پاراستنی حکوومەتیان دەوێ بۆیە بۆ پاراستنی حکوومەتە لە ژێر فشاردا دەچێتە بە چۆکدا دێ قەرارداد قبول دەکا هەرچەند بەدڵ باوەڕی پێینی ڕەنگەگە لە داهاتوودا مەجای بوو بێتە پێشێت دووبارە بەنەهێنی دووبارە ئەو کارانەی کە بۆ خۆی پێی وایە پێویستە درێژیان دەدا کەوا بوو نابێ مطلقاً پێمان وابێت کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران شەرت و مەرج قبول ناکە بەڵێ لە ژێر زەختدا شەرت و مەرجش قبول دەکا هەرچەند باوەڕی پێ نەبێت. کاک مستەفا بەنسبەتی هەر بن ئەو هاوکارانە کە هاتان لە حوزە دیپلۆماسیدا لەگەڵ دنیادا یەکی لەو باسانە کە چەندین ساڵە باسی دەکرێت ئەوەیە کە هەم ئەمریکا هەم وڵاتانی ئوروپایی تەنانەت ئۆپۆزیسیۆنی ئێرانی کاتێ ئەتوانێت زیاتر و جددیتر خواست و با بڵین چالاکی ئێوە لە نەزەرا بگرێت لە پێناوی بەرژەوەندی خۆیدا و ئامانجەکانی ئێوە کە وەک دەنگێکی یەکگرتوو بێنە ئەم شوێنانەوە بۆ دیپلۆماسیکردن و بۆ وتوێشکردن چەند بەوە هیوادارن کە ئەو ژوورەکە ئاماژەدان پێدا ئەو ڕێکخراوە هەتانە بۆ هاوبیریکردنی حزبەکان بەو نوختە بگاکەوە لە داهاتوویەدا لە دانیشتەکاندانا هەیئەتێکی هاوبەشی کوردیتان هەبێت وەک نوێنەرایەتی دەنگی کورد لە ئێراندا. ئێمە ئێستا لەو ناوەندەدا بەرەو ئەو هەنگاوانەمان هەڵگرتووە هەنگاوی سەرەتایین
ئەمە بۆ خۆماندانی کەم وەکو حیزبی دموکرات دەتوانم بەڵام کە ئێمە بۆ نەتیجە گەیشتین کاری هاوبەش نەتیجەی ئەرێنی باشتری دەبێت بۆ بەرەو پێشبردننی سیاسەتەکانمان لە بەنسبەتی ئێران و هەر لەو سەفەرەژدا بەڕێز کاک عەبدوڵڵا مۆهدەدی سکرتێری حیزبی کۆمەڵە زەحمەت کێشانی کوردستانی ئێران لە زۆر چاوپێکەوتن و کۆڕ و کۆبوونەوەکاندا پێکەوە بەشداریمان کردووە و ئەوەش بۆ خۆی تاسیرێکی باشی هەبووە لە نظر ئەمریکایەکان کە ئەگەر کورد زۆر باز لە پرش و بڵاوی و دژایەتی لەگەڵ یەکتری دەکەن بەڵام ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران ئێستا بەرەو لێک نزیک بوونەوە و پێکەوە کارکردن دەڕوە. بەنسبەتی یارمەتی تەنێ ئەمریکانی ڕەنگە دوای ئەو سیاستەکە پێمپەوە ڕایگەیان بۆ ئەوە کە با بڵێن بەرەیەکی یەکگرتو دژی دەستێوەردانی ئێران لەوشە دروست بکە ئیسرائیل و عەرەبستان زیاتر لە جاران چالاک ببێتن و دەستیشیان کراوەتر بێ بۆ یارمەتیدانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی. پێتان وایە کە ئێوە وەک حزبێکی کوردستانی بە دروستی ئەزانن یارمەتیگردن لەو وڵاتانە یا ئەگەر بە ئێوە پێشنیار بکرێت؟ بەسراوەتەوە بەوەی کە ئەو یارمەتی لە پێناوی چییە؟ ئەگەر لە پێناوی ئەوەدا بێ کە هەردوو لایەنمان مەبەستمان ئەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی بڕوخێ یا ڕژیمی کۆماری ئیسلامی زەعیف بێ بەڵێ ئێمە ئەمە ئامادەی یارمەتیان لێ وەربگرین. ئەو مەسلەی ئەوەی کە هەڵگرانی بیر و بۆ چوونی چەپ کە ئەوان تێڕوانینیان لە سەدحی بۆ دنیا جیهانبینیان جیاوازی هەیە لەگەڵ ئێمە بۆ بەرەو پێشبردننی خەباتەکەمان بە قازانجی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتدا چ بە قازان بزانین ئەوەی بەرەو پێری دەچین کاری بۆ دەکەین و حولی بۆ دەدەین و ئەوەندەش ئێعتمادمان بە خەبات و حیزبەکەمان و ڕابردوو تەجروبەی حیزبەکەمان لە ماوەی 70 ساڵی ڕابردوو هەیە کە پێمان وایە کە ئێمە ئەگەر لەلایەنێک یارمەتیش وەربگرین بەستراوە بەو لایەنە نابین هەروەکو لە ڕابردووشدا مێژووی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوەی نیشانداوە. کاکە مستەفا تا ئێستا یارمەتیدان لە ئیسرائیل و عەرەبستان وەرگردووە بۆ بچوتنەوەتان دژی کۆماری ئیسلامی ئێران؟ نەخێر تاکو ئێستا هیچ یارمەتێکمان لەوان وەک دیپلۆماسی هیچ چالاک هەن کە بچن خۆتان بەرەو پیری ئەو هاوکاریە بچن یا پێتان پێویست نییە؟ نا ئەمە بە پێویستی دەزانین کە لەگەڵ ئەو لایەنانەی کە بیر و بۆچوونی هاوبەشیان هەیە لەگەڵ ئێمە بە نسبەتی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران حەول دەدەین بۆ پەیوەندیگرتنیان دەگەڵیان ئەوەی کە ئەگەر ئیمکانی هەبێ هاوکاری یەکتری بکەین لە پەیوەندی دەگەڵ ئەو مەسەلەیەدا ئێمە حەول دەدەین بەڵام ئەو دوو لایەنەی کە جنابەت باست کرد تاکو ئێستا ئامادە نەبوونە نازانم لە داهاتوودا ئامادە دەبن دەگەڵماندار بنیشن بیر و ڕابگۆڕنەوە یاننا. بەنسبەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی چی؟ چەند با بڵێن ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەجددی دەزانن کە بەرەیەکی یەکگرتو دروستکەن جگە لەو دانیشتن و کۆبوونەوانە کە بیر و ڕاگۆڕینەوەی و بە جۆرێکیش هەماهەنگی تیا دەبینرێت بەکردەوە چی؟ چەند پێتان وایە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەساسەن لە درێ وڵات با بڵێن بوونی هەیە جگە لە ناو وەک ئێوە حزبێکی سیاسین پێشمەرگەتان هەیە کادرتان هەیە کنگرەی 4 ساڵ یەکجارتان هەیە حزبەکان تریش وەک خۆیان هەیەە حزب کوردستانەکان بەڵام ئۆپۆزیسیۆنی ئێرانی ڕەنگە بەو شێوازە جگە لە چەندانە ناو وەک ڕێکخراوەیەک نەبینرێ چەند بەوە دڵخۆشن یا پێتان وایە ئەوان ئامادەن بە جددی و ئێوەش پێتان وایە ئەوان بەکاری ئەو هاوکاریە دێن؟ لە ڕاستیدا ئێمە ئاواتمان دەخواست کە لە ئاستی سەراسەری ئێرانیشدا هەندێک حیزبی دموکرات هەبایان کە لە نێو خەڵکدا پەزیریشیان ببایە لە مەیدانی فعالیت و تێکۆشاندا بایەتن بەڵام بەداخەوە ڕژیمی کۆماری ئیسلامی و سیاسەتەکانی لە سەرەتاوە تاکو ئێستاکارێکی وای کردو کە ئەو حیزبانەی پرش و بڵاو کردو زەربەی لێداون بۆیە بەداخەوە ئەگەر باز لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەکەین من زۆرتر بیر لە تاکەکانی ئێران دەکەمەوە کە لە ژێر زەخت و زۆری کۆماری ئیسلامیدا بێزار بوونەوە حەول دەدەن بۆ ڕزگاری وڵاتەکەیان و ڕزگاری خۆیان بۆیە من دەگەڵەوەی کە تاکو ئێستاش لەگەڵ هێندێک لەو ئۆپۆزیسیۆنەی کە وەکو حیزب
ناوێکیان هەیە ویستومانە لەگەڵیان نێزیک بینەوە حەولمانداوە دەگەڵ هێندێکیشیان زیاتر چوینێتە پێشێ و ئێستاش هەر حەول دەدەین بەڵام من زۆرتر لەوان چاوەڕوانی ئەوم کە ئەو پرۆسەی کە لە ئێران دەستی پێکردووە خەڵکی ئێران تاکەکان لە حاڵی بربەرەکانیدان لەوێدا ڕەهبەریەک بۆ یەکخستنی ئەو دەنگە ناڕزایەتیانە پێک بێ بە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی بتوانێت شوێندانەر بێ تاکو ئەو حیزبانەی کە لە دەرەوەن. وچەند بۆ دڵخۆشن کە دوای ئەو تونبوونەوەی ناڕزایەتەکان لە ئێران ئەو خۆپیشاندانانی زستانی پار کە زۆر لە شارەکان ئێرانی گردەوە لەوانە نزیک بە 100 شار لە شارەکان خۆپیشاندان بوو هەندێک خەڵک کوژە هەندێک زۆر خەڵک گیران بە سەرکوت کرا خۆپیشاندانەکان پێتان وایە کە وە هەروەها ئەو ناڕزایەتی کرێکارانە کە دەبینرێت مامۆستایان کرێکاران چەند چاوەڕوانیەوە دەکەن کە ئەمساڵ ئەوانە جددیتر بێتەوە و هەڵی زیاتر بڕەخسێ بۆ دەرکەوتنی ئەو کەسایەتیانە و هەروەها چالاکی ئێوە. من لەوەدا بە پێی لێکدانەوەیە کە لەسەر ئێران هەمانەوە بە پێی هێندێک شارەزایی کە لە نێزیکەوە خەریکی لێکۆڵینەوەی لەسەر وەزعی ئێران پێمان وایە کە ئەو ناڕزایەتیانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرەدەگرێت. ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران چونکە هیچ ڕێگا حەلێکی بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە خەڵک هەیەە و ئەو داخوازانی کە خەڵک هەیەە نیانە و بێجگەلەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر خەڵک گەندەڵکاریەکان بە فیرۆدانی سەروەت و سامانی ئێران و درۆکانی ئێران کە تاکۆ ئێستا لەگەڵ خەڵکی ئێرانی کردو بۆیان ئاشکرا دەبێ بۆیە من پێم وابێ کە زیاتر ئەو بربەرەکانی و بەرهەڵسکاری خەڵکی ئێران پەرە دەگرێ و لە بۆ نزیک دەبینەوە کە لەوێدا ئەو ڕەهبەریە بێتە پێشێ جا ئایا ئەو ساڵ دەبێ یا ساڵی ئایندە بەڵام مهم ئەوەیە کە ئێمە بە بۆچوونی من ئێستا بەرەو ئەو داهاتوویە دەچین. زۆر چاکە بچینە سەر بابەتێک کەمە کوردستانی تر کاک مستەفا یەکەم بەنسبەتی ئەو ژوورە هاوبیری و هاوکارێکە دروست بووە وەک دەزانم پەژا تێدانە بۆچی تێدانی داواتان لێ نەکردوون قبولیان نەکردووە هەر پێتان پێویست نییە کە ئەوان لەگەڵتان بن. زانی ئێمە وەک حیزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر خۆمان بەوە ماندوو نەکردووە لەگەڵ لە قوپۆپەکانی پەکەکە پەیوەندیمان هەبێ چونکە ئەوانە لە ڕاستیدا گروپێکن کە بۆ خۆیان ئیستیقلالی بیر و بڕیاریان نییە و هەموو بڕیارەکانیان و فکرەکانیان لە پەکەکە وەردەگرن بۆیە ئێمە بەو نەتیجە گەیشتوین لە باتیەوەی کە حەول بدەین لەگەڵەوان پەیوەندیدا بمەزرێنین لەگەڵ پەکەکە پەیوەندیدا دەمەزرێنین ئێمە لەگەڵ پەکەکە پەیوەندیمان هەیە زۆر جاری وا هەبووە کە لە سەتحی سەرەوەدا و لە سەتحی نێونجی ڕێبەریایەتی هەردوو لاشدا دانیشتنمان هەبووە ئاڵ و گۆڕی بیر و بۆ چوونمان هەبووە بەڵام لەگەڵ ئەوەشدا بە معنای ئەوەی نییە کە ئێمە دژایەتی بکەین لەگەڵ ئەو لە قوپۆپانەی پەکەکە بەڵام پەیوەندێکی ئەو تۆکە لەگەڵیاندا بنیشین و حساب بکەین لەسەر بڕیارەکانیان حساب بکەین لەسەر سیاسەتەکانیان بەو شکڵی ئێمە نەچوونێتە پێشێ کەواتە وەک ئێوە دەفەرمونون پەژاک لقەیەکە لە پەکەکە بەڵام ئەو لقا وەک خۆیان دەڵێن و بەرحەڵ چالاکیان نیشان دەدا ئەوانیش لە ئێراندا بنکە و پایەگا و لایەنگری خۆیان هەیە بەگشتی بە پێویستی ئەزانن چ لەگەڵ پەژاکیا بۆ خۆتان دەڵێن لەگەڵ پەکەکە ڕێک بکەون لەسەر ئەوە کە چۆن خەباتان بەنەبەرەوە چون بەرحەڵ ئەوان یا بەوتەی ئێوە لەقەکان لەوێ چالاکن بۆ چوونی جیاوازمان هەیە لە سیاست دەگەڵ لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران هێندێک تەفاوت و جیاوازی لەو بیر و بۆ چوونانە دەبێتە هۆیەوەی کە ڕەنگە نتوانین پێکەوە هاوکاری بکەین لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بەڵام ئەگەر بکرێ هاوکاری بکەین پێم شتێکی باشە. بەنسبەتی دوو باڵک حیزب دموکراتی کوردستانەوە چ ئێوە چ حیزب دموکراتی کوردستان هیچ با بڵێن گۆڕانکاریکی تازە هاتۆتە ئاراوە بە تایبەت دوای ئەم با بڵێن گۆڕانکاری تەشکیلاتی و ساختاریە کە لە حیزب دموکراتی کوردستان ئێران دروستکرا هیچی وایەک نوێ هەیە بەوە کە ئەم دوو باڵیەک بگرنەوە یان هەر لەو ڕەوشەتێن کە تا ئێستا بووە دوای کۆنگرەی 16 و ئاڵوگۆڕی کە جەنابەت ئیشارەت پێکرد لە حیزبی دیموکرات و لە پێکهاتە و
پێکاتەی حیزبی دموکرات پێکات هێندێک پرسیار بۆ ئەو هاوڕێیانە هاتە پێشێ داوایان لە من کرد کە پێکەوە دانیشتێکمان هەبێت لە سەطحی ڕێبەرایەتی حیزبدا بۆ ئەوەی کە پرسیارەکانی وان جواب بدەینەوە من ئامادەگەیم دەربڕی لە دانیشتێکدا کە لەگەڵیان بووین هەموو ئەو پرسیارانی کەوان هەیە بوو لە پەیوەندی دەگەڵ و مەسلەیەدا جوابمانداوەتەوە و ئێستاش ئەو پرۆسی کە دەستمان پێکرد بوو هەر درێژەی دێدەن هەیئەتەکانمان لەو ماوەیەدا چەندین جار چاو پێکەوتنیان هەبوو دەگەڵ یەکتری هەروە دەچینە پێشە هیوادارم کە بگا بە و نەتیجەی کە خەڵک چاوەڕوانی لێ هەیە وەگڕای خۆتان وەگرا حزب دموکراتی کوردستانی ئێران پێتان وایە کە ئەم قوارە نوێی حزب دموکراتی کوردستانی ئێران زیاتر ئامادەگی هەیە بۆ ئەو یەکگرتنەوە یا ئەم گۆڕانکاری دەبێتە هۆی ئەوە کە شانسی و کەمتر بێتەوە نەخێر من پێمان وابێکە ئەو گۆڕانکاریە نەک وەکو شانس وەکو بەرنامەی کار کە لە کۆنگرەدا بڕیاردراوە حەول دەدا بۆ هاوکاری و هاوپەیمانی و لێک نزیک بوونەوە زیاتر چونکە ئەگەر جەنابتان ئاگادار بن 3 ساڵ لەوە پێش کە خەباتێکی نوێ لەلایەن حیزبی دموکراتەوە ڕاگەیاندرا بە نێوی ڕاستانی ڕۆژهەڵات لەوێدا یەکێک لە ئامانجەکان ئەوە بوو کە دەبێ هێزەکان زیاتر کۆ بکرێنەوە بۆەوەی کە دژایەتی لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بکرێ و ئەو هێزانە بەشێکیان ڕێکخراوەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانین بەشی دیکەیان خەڵکی ڕووناکبیر خاوەن فکر و ئازادی خوازی ئێرانن کە دەبێت لەو خەباتەدا بەشدار بکرێن بۆیە ئێمە بە بۆچوونیم ئێمە و بە پێی سیاسەتی ئێستای حزبی دموکراتی کوردستانی ئێران لێک نزیک بوونەوە پێکەنانی هاوکاری ئێتلاف و یەکگرتنەوە ئەوەندەی کە بکری لەگەڵ لایەنی دیکە جزوی بەرنامەی کاری ئێمەیە و حەولی بۆ دەدەین بە نسبەتی هەر ڕاستان کە ئاماژتان پێدا پێشەوەی بچینە سەر قوارەی نوێیەکە و ئاماژەیەکی کورد بە تایبەتمەندیەکەی ڕاستان بەردەوامە بەردەوامە کەواتە هێزەکانی ئێوە هێزی پێشنی کوردستانیە ئەو چالاکیان کە ناوخواهاتانە وەک سابق دەکرێت و ئەو هەلومەرجە تازەی کە لە هەرێمی کوردستان ڕوویداوە نەبۆتە گوشارێ بۆ کەمکردنەوە یا لاوازکردنی چالاکی ئێوە هەرێمی کوردستان لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە ژێر فشاردایە بۆەوەی کە زەخت بخەنە سەر ئێمە بۆ ئەو بۆ کەمکردنەوەی ئەو چالاکیانە یا قەتعکردنی ئەو چالاکیانە ئەوانیش داوایان لە ئێمە کردووە بەڵام ئێمە تاکۆ ئێستا بەرنامەی کاری خۆمان هەر بەو شکڵی کە هەبووە درێژەداوە و دەمانەوێت هەروە درێژێت وە بەڕای خۆتان و پێی ئەو لێکدانەوە کە هەتانە لەم 3 ساڵەدا ڕاستان بۆ ئامانجانە کە بوویتی گەشتووە دراستیدا ڕاستان بە معنای ئەوە نەبووە کە لە ماوەیەکی دیاری کراودا و ئامانجانەیە کە بۆی دیاری کراوبی پێچێ بەڵام ئەمەم پێما بێ لەو ڕاستایەدا هەنگاوی زۆر بە کەڵکمان هەڵگرتووە ئەو تێکۆشانەی ئێمە لە نێو خۆی کوردستانی ئێران و ئەو ئاڵ و گۆڕانەی کە لە کۆنگرێژدا تەسویب کرا کە دەواخەدا لە ڕاستای بەرەو پێشچوونی ئەو سیاسەتە بوو کە لە ڕاستاندا ڕامانگەیاندووە هەنگاوی زۆر باشمان ناوە پێما بێ خەڵک زۆر ئومێدەوارە زۆر تەماس دەگرن و زۆریان پێخۆشە کە ئەو ئاڵ و گۆڕانە لە حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا پێکهاتووە ئێمەش دەواخەدا یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە بتوانین لەژێر وەختێک کە خەڵکەکەمان لە ژێر زەخت و زۆری کۆماری ئیسلامی ئێراندایە کۆماری ئیسلامی دەیەوێ ئاسیمیلاسیۆن لە کورد لەنێو کووردا پێک بێنێ خەڵک ناومێت بکە و ئەوەی نیشان بدا کە لە بەرابەریدا هیچ بەرهەڵستکاریەک نەماوە ئێمە لە مقابلی ئەوەدا هێزی شارمان مەطرح کردو وەکو چەقی خەبات کە دەبێ خاوەندارەتی بکەن لە خەباتەکەیان بۆ ڕزگاری خۆیان هێزی پێشمەرگەش کە هێزی شاخە یارمەتی دەرە فقط فاکتۆرێکی یارمەتی دەرە بۆ ئەوان ئەمە لە پەیوەندی دەگەڵ ئەو مەسەلەیەدا زۆر چوونێتە پێشێ و من پێم وابێ کۆمەلگای کورد لە ڕۆژهەڵاتدا بەخۆشیەوە ئەو ئاڵ و گۆڕەی قبول کردووە و لە ڕاستای ئەوەدا خەریکی هاوکاریکردن لەگەڵ
حیزبی دموکراتی کوردستان. کاک مستەفا بە نسبەتی ئەو با بڵێن گۆڕینی قوارە و پێکات حیزب دموکراتی کوردستان ئێران هەندێک پرسیار هەیە دیارە ڕەنگە ئەگەر دیارە لەم کاتە کوردەدا ئەگە بتوان تەنە ئاماژە بەوە بدەن کە چێک جیاوازیەک هەیە چی لێ پرسراوی گشتی لە دەبیرکول لە سکرتەری گشتی جیا دەکاتەوە ئەمە جۆرێک با بڵێن دابشکردنی دەسەڵاتە ناو حیزبەکەدا یا زیاترکردن دەسەڵات لە دەستی ئەو کەسایە کە پێش دەبیرکول پێی دەکوترێت لێ پرسراوی گشتی. زانی لە پێشدا هەموو ئاگادارن کە هەموو دەسەڵاتی حیزب لە ژێردەستی کمیتی ناوەندیدا بوو کە کمیتی ناوەندیش سکرتێری هەڵدەبژێرد و سکرتێر لەسەرەوەی ئەو دەسەڵاتەدا بوو. ئێمە بە پێلێکدانەوەیە کە 3 ساڵ لەوە پێشکردومانە و ڕاستانمان ڕاگەیاندەوە ئەو ئاڵو گۆڕانەی کە لە ڕاستای بەرەو پێشچوونی ڕاستان کارمان لەسەر کردووە بەو نەتیجە گەیشتوین کە ئەو سیستمە ناتوانێت جوابگۆی بەرنمەکانی ئێمە بێ لە ڕاستاندا. یەکێک لەو بەرنامانە ئەوەیە کە نابێت دەسەڵاتی حیزبێک لە یەک گورودا لە یەک ناوەندا قەتیز بکرێتەوە دەبێت دەسەڵات دابەش بکرێ. ئەوەی کە ئێمە ئێستا کاری بۆ دەکەین کاری لەسەر دەکەین ئەوەیە کە لە کۆنگرەدا بڕیار دراوە لە باتی یەک ناوەندی دەسەڵات دوو ناوەندی دەسەڵات هەبێ یەکەچەند ناوەندی سیاسیە کە بڕیار پەسەند دەکا و لایەنێکی دیکە دەستەی کارگێڕیەکە بڕیارەکان بەڕێوە دەبا. ئێمە بەرەو ئەوە دەچین کە لە داهاتوودا ناوەندی دیکەش پێک بێنین مەسەڵەن ئەمە وەک کارێکی وا بکەین کە لێکۆڵینەوە و چاوەدێریکردن بەسەر کاروباری حیزبیدا ئەویش ببێتە دەسەڵاتێکی دیکە هەڵبژاردن ببێتە دەسەڵاتێکی دیکە. بەڵام ئێستا بۆ خۆمان دنێو خۆماندا بە تەوافق گەیشتون فعلەن ئەو دوو دەسەڵاتە کە دابەش دەکرێت تاقی بکەینەوە کەم و کوڕیەکانی لە جریانی عملدا ئیسلاح بکەین و بەرەو ئەوە بچین. ئەوە مەسەلەیەکی یەکجار زۆر گرینگە کە لە حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا پێکهاتووە بۆ بەرەو پێشوازی چوون بۆ ئەو ئاڵ و گۆڕانەی کە ئێمە چاوەڕوانین لە ئێراندا و لە کوردستاندا دێتە پێشێ. ئێمە ئێستا بە پێی ئەو بەرنمەیە کار دەکەین نەک هەر بۆ ئێستای ڕۆژهەڵات بەڵکو بۆ داهاتووی ڕۆژهەڵاتێک کە دەسەڵات بۆ خۆی بەچنگەوە بگرێ بۆ خۆی ئیدارە بکە. لە ئێستاوە ئێمە تەمرینی ئەو دابشکردنی ئەو دەسەڵاتانە دەکەین کە هەم حیزبەکەمان و هەم کۆمەلگای کوردی بەو مەسەلەیە ڕابێنین و لەژێر دەستی یەک دەسەڵاتی بیهێنینە دەرێ. ئەم پێما بێەوە ئاڵوگۆڕێکی زۆر قوڵەکە پێویست بوو و خۆشحاڵم بەوەی کە لە کاتی خۆیدا دەستمان پێکردووە و دەشی بینە پێشێ بە یارمەتی هەموو ئازادی خوازانی کورد لە ڕۆژهەڵاتدا. وەک پرسیای کوتایە کاک مستەفا کاتێ زۆرمان نەماوە لەم ئاڵوگۆڕە نوێیەدا لەم قوارە تازە حیزب دموکراتی کوردستانی ئێراندا پێگەی گەنجەکان و بیری تازە چەندەیانی لەگەڵ گرنگی پێگە و جێگەی ئەو کەسایەتیانە کە ساڵانێکی زۆر خەبات و حیزبایەتیان کردووە چەند جێتانداناوە بۆ ئەو بیرە نوێیانە کە هاتوون یا زانکەوت چوون یا ڕەنگە هەر لە حیزب چوونە دەرەوە لە دەرەوە دەرسیان خوێندووە وە یا لە ناو خۆدا چالاکن و ڕەنگە ئاشنایەکی زیاتریان لەگەڵ کۆمەڵگای ناوخۆبێ بە نسبەتی ئەو دووریەکە ئەو لە نزری فیزیکی و بوتانە. پێم خۆشە ئەوە جوابی و پرسیارە بۆ شکڵە بدەمەوە کە ئەوانەی کە لە حیزبی دموکراتدا خەبات و تێکۆشانیان هەیە تەمەنێکیان لە حیزبی دموکراتدا تێپەڕاندەوە بە زەحمەت و فیداکاریوان حیزبی دموکرات گەیشتوتە ئەو ئاسەی کە ئێستا هەیە بەخۆشیەوە حیزبی خۆشەویستی گەلی کورد لە ڕۆژهەڵاتدایە ئەوان پێگەی کۆمەڵایەتیان لە نێو حیزبی دموکراتدا فکر و بۆچوونیان هەروە جێگای ڕێزە و حرمەتی لێدەگیرێ. بەڵام لە ئێستادا ئێمە احتیاجمان بە خەباتێک هەیە کە هەر کەس توانای هەیە و لێهاتووی هەیە ئێمە کاری پێ بسپێرین. لە پەیوەندی دەگەڵ ئەو مەسەلەیەدا کەسێک کە گەنج بێ تازە هات پێێنەوە حیزبی دموکرات یان لە کادرە قەدیمیەکان بێ توانای کارکردنی هەبێ مەدانی بۆ ئاوەڵەیە دەستی دەگرین یارمەتی دەکەین و پەروەردەی دەکەین بۆەوەی کە بێ
بێتە سەرەوە کار و بەرپرسایەتی وەستۆ بگرێ ئەو مەدانە کە ڕەخساوە ئێستا علاقەیەکی زۆر زیاتر پەیدا بووە لەنێو ئەو کەسانەدا کە دەواقعدا هەر لە ڕێزی کادر و پێشمەرگەدا نەبوونە بەڵام ئێستا کە مەدانەکە ئاوەڵە بووە گەڕاونەتەوە نێو ئەو ڕیزی ئەوانەدا و کار دەکەن ئێمە خەڵکمان هەیە لە ئوروپا ڕاگەڕاوەتەوە بۆی کە بەشداری بکات لەو پێکاتە نوێدا لە نێو خۆی ڕۆژهەڵاتی کوردستاندا کەسانێکن کە ئامادەجیان دەربڕیوە ئێستا ئێمە دەمانەوێت هەموو ئەو هێزانە کۆ بکەینەوە بە پێی توانایان کاریان پێ بسفێرین توانای وانش لە ڕووی کارنامەی کارەوە دەبێت ئەو کارنامەی کارە نیشان دەدا کە کەسێک لە بەرپرسایەتێکی کە پێی دەستپێرین چەند سەرکەوتوو بووە و بە پێیەوە پلە و ئاستی کار و بەرپرسایەتەکەی دەچێتە سەرێ جا ئەوە گەنج بێ بە تەمەەن بێ ژن بێ پیاو بێ لە ڕاستای ئەو سیاسەتەدا هیچ جیاوازی نییە و مەدان ئاوەڵەیە بۆ هەموو ئەو کەسانەی کە دەیانەوێ بۆ ڕزگاری نیشتمانەکەیان بۆ ڕزگاری خەڵکەکەیان لە ژێرباری زوڵم و زۆرداری خەبات بکەن و داهاتوویەکی باشتر بۆ جیلی داهاتوومان ئامادە بکەین. زۆر سپاس کاک مستەفا هێجری لێپرسراوی گشتی حزب دموکراتی کوردستانی ئێران بۆ ئامادەبوونتان لەم وتوێژەدا. زۆر سپاس بۆ ئێوە موفەق بن.